گفتوکەین لەگەڵ بەڕێز کاک دیار موفتی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی هەڵوێست. کاک دیار سڵاو لێبێم، کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. بە سەرەتا لەوە دەست پێ بکەین، هەوڵەکەی فراکسیۆنی هەڵوێست بەکوێ گەشتووە؟ ئەو هەوڵەی ئێوە چی بوو؟ بۆ دەتانەوێت حکوومەت هێرێمی کوردستان بە وەکو دەڵێ کارڕاییکەر بناسێنرێ؟ سڵاو و ڕێز و خۆشەویستیم لە بۆ بەڕێزیشتان. ئەوەی کە حکوومەتی کاربەڕێکەرە بە بێگومان لەبەرەوە بەڕاستی پێویستە ئەو حکوومەتە هەندێک قالبی یاسایی لە بۆدا بندرێ، لەبەرەوە ئێوانە ئەو دوو دەسەڵاتە بەڕاستی نەدەگەنەیەک و هیچ ڕێزێکیش لە بۆ یاسا دانانێن. بە بێگومان ئێمە دەمانەوێت بە یاسایی ئەو گرفتە گەورەیەی کە تووشی هەرێمی کوردستان بووە چارەسەری کەین و ئەو بابەتەش ئیشمان لەسەری کردیە، لیژنەی تایبەتی لە بۆ پێکەندرایە، ئامادەکاریەکانی باش لە بۆ کرایە و لە ماوەی نزیکی داهاتوو پێشکەشی دادگای دەکەین. باشە کاک دیار، بۆ دواکەوت 3 هەفتە لەمەوبەر سەرۆکی ڕەوتی هەڵوێست لەگەڵ دکتۆر ڕێبوار و بەڕێزیشتان هەر لەگەڵدا بوون، ینی وتانۆ سکاڵاکە ڕۆژ یەکشەممە سکاڵاکە تۆمار دەکەین، بەڵامەوە چەند هەفتێکی بەسەردا چوو تۆمارتان نەکردووە. هۆکارێک هەیە، دەزوەردانەیە، زەختان لەسرە دەڵێن سکاڵا تۆمار مەکەن یان چییە؟ نا هەرگیز، بەسبار و دۆخی عێراق خۆتان دەزانن بە قۆناغەکی پاکردنەوەی گەندەڵی داتێپەڕی، ئیدی بەڕاستی ئەمە بە دەرفەتمان نەزانی لەو کاتەی پێشکەشیکەین، هەرچەندە ئەو بابەتەش بابەتەکی ئاسان نییە، دەبی ئامادەکاری باشی لە بۆ بکرێ و بەردەوامیشین لە ئامادەکاریەکان و ئینشاءڵڵا لە ماوەی داهاتوو پێشکەشی دەکەین. باشە، سکاڵاکەیەوە تەنها پێویستە بە حکوومەت هێرێمی کوردستان یا پەرلەمانی کوردستانیش تانوێت پەرلەمانی کوردستانیش باڵوەشەوە حساب بکرێ؟ بەڵێ بەڵێ، بە بێگومان پەرلەمان کە بە هەڵوەشاوە حساب کرا، داوا دەکەین کە حکوومەتیش ئەو حکوومەتی کاربەڕێکەرە حکوومەتێکی ئینقازی وەتەنی کە پێی دەگوترێ دابمەزرێ. بۆ دەتانێت پەرلەمان هەڵبۆشێتەوە؟ مەسەلەن لە بریەوە پەرلەمان دەست بە کارەکانی بکاتەوە و حکوومەت پێک بێ و ینی ئایا هەڵبژارنەوەیەکی دیکە هیچ لە دۆخەکە دەگۆڕێ؟ سارێک و 8-9 مانگ زیاترە ئەو پەرلەمانە بوویتە بارگرانیەکی گەورە لەسەر میلەتی کورد و حکومڕانیش ئەو حکومڕانیە بەڕاستی حکومڕانی چەتەییە نەک حکومڕانی کوردی، دوای هەزاران شەهید کە ئەو میلەتە دایتی ئێستا بێ بەو شێوەی حکومڕانی بکەی، هەموو شتێک بوویتە کۆمپانیا و حکوومەتی بە کۆمپانیاکانە ئەو حکوومەتە، هەموو شتێک کۆمپانیا و هەموو شتێک لەسەر بارگرانیە لەسەر شان و ئەستۆی میلەتی داماو. لەبەرەوە بەڕاستی هەڵوەشانەوەی زۆر قازانسترە لە بۆ میلەتی کورد، ئەوەش بە بێگومان لە خەمخۆری ڕەوتی هەڵوێستە لە بۆ میلەتەکەمان و لە بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان. باشە کاک دیارەندێک دەڵێن لەم ڕۆژانە لە بەرپرسێکی ئۆپۆسیۆنم بیست، ینی بەرپرسێکی ئۆپۆسیۆن بووتی ڕەوتی هەڵوێست حەز دەکات پەرلەمانی کوردستان هەڵبۆشێتەوە لەبەرەوەی لە ئێستادا بۆ خۆیان فراکسیۆنەکەیان ینی جۆرێک لەوەی هەڵوەشاوەیە لە ئەندامەکانیان هەموو پێکەوە نین ئێستا لە 4 ئەندامێک ئەندامیان ماوەتەوە. ئەم قسەیە ڕاستە؟ ئەگە بەراوردی 4 کورسی ئێمە بکرێ بەو بارودۆخەی کە لە هەرێمی کوردستان هەیە، بەڕاستی بێویژدانیەکی یەکجار گەورەیە ئەو قسەیە. ئێمە لە خەمی میلەتەکەم ئەنداین، نەک لە خەمی فراکسیۆنەکەی خۆمان. میلەتی کورد لە هەرێمی کوردستان لە ئەو پەڕی خراپی بارودۆخدا دەژی و ئەمە لە نێودەوڵەتیش بارودۆخەکی زۆر خراپمان هەیە ئێستا حالیان لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتیەکان. ئێمە زۆر پاشکەوتینە لە چاو چەند ساڵی ڕابردوو و ئەو دوو دەسەڵاتەش کە لە هەرێمی کوردستان هەن بە بێگومان فرسەت و دەرفەتی زۆر گەورەیان لە بۆ هاتە پێشێکە بتوانن ملەتی کورد و حکوومەتی هەرێم بەرەو پێشتر ببن، بەڵام نەخێر ئەوان
هەر لەسەر ئاوات و ئامانجەکانی خۆیان بەردەوام بوون لە پێناوی ئەوەی جرفانی خۆیان پڕکەن و هەموو شتێکیشان پشتگوێ خستیە بەداخەکی زۆرەوە ئەوەی کە تەهمیش کرایە تەنها میلەتی کووردە. باشە کاک دیارەگەر بۆ نمونە ینی ئەم پەرلەمانە باڵۆشاوەش حساب بکرێ ینی خۆ هەر دەبێ هەڵبژاردن بکرێتەوە و هەر نەتیجەکە دیارە ڕەنگە یەکێتی چەند کورسیە کەمتر یا زیاتر پارتی چەند کورسیە کەمتر یا زیاتر هەڵوێست چەند کورسیە زیاتر کەمتر حزبەکانی دیکە ژەروەها ئەمە چی دەگۆڕێت لە دۆخەکە؟ بە بێگومان هەوڵ و تەقەلایەکانی ئۆپۆزیسیۆن گرنگە لە بۆ ئەوەی میلەت وشار بکرێتەوە ئێمەش دەبی زیاتر خەڵک وشارکەینەوە لە پێناوی ئەوەی کە میلەت ئیتر دەنگ نەداتە یەکێتی و پارتی بە تایبەتی ئەو دوو حزبە لە بەرەوەی ماڵوێرانیەکی گەورەیان لە بۆ میلەتی کورتی نایە و کاریگەری خراپیشان لەسەر هەر چار پارچەی کوردستان هەبووە لەبەرەوە دەبی میلەتی کورد وشارتر بیلەوەی کە دەنگ نەداتەوە ئەو دوو دەسەڵاتە. باش کاک دیارە بەڵام خۆ بۆ نمونە خەڵکێک ڕەنگە بڵێ کاکەوە دەنگمانداواڵوێ سوار کورسی هێنا بێزەکە یەکەم جار بوو بەشداری کرد چوار کورسیێنا بەڵام ێسەوەکو دەڵێتەنا کاگعالی خۆی بە تاقی تەنا ماوەتەوە لە فراکسیۆنەکەی ئەوانی دیکە هەرێکەوە ئێستا دەڵێن سەر بەخۆن و وێنی بڕەتیان بە فراکسیۆنەکەەوە نەماوە ئەمەش خەڵک بێ هیوا ناکە ینی دوایەتر خەڵک لەسەر چ بنەمایەک بۆ نمونە دەنگ باتەوە بێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی کە دەزانێت نەتیجەکەیان بۆ نمونە ئەو هەیە. بە بێگومان ئەمە لە دامەزراندنی ڕوتی هەڵوێست ماوەکی زۆر کورتمان لە بەردەم بوو لە بۆ دەستنیشانکردنی کاندیدەکان ئەمە مامۆستا بەدەل سەرکردەی ئەو ڕوتەیە بە فەرمی هیچ شتێکی ئەعلان نەکردی خۆی سەرکردەی بەڕێزی ئەو ڕوتی هەڵوێستە و ئەگەر ناکۆچیەک دروست بوو بیتن ڕەنگە ئەمە مەش حزبین و تازە دامەزرا بووین و هەڵەمان هەبوو بیتن لە هەڵبژاردننی هەندێک کەس بەڵام ئەوە شرت نییە ئێستا ئەوان خۆیان درێن ئەمە لە ناو ڕوتی هەڵوێستین بەڵام ڕەنگە ناتەبابن لەگەر بەرپرسانی ئەو ڕوتە یان لەگەر بڕیارەکانی ئەو ڕوتە لەبەرەوە هیچ کێشەک دروست نابیتن لە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو ئێمەش لە هەڵوێستماونەتەوە ڕێکخستیتەوە پەرلەمانتارەکانی دیکەژە لە هەڵوێ نارێن ئەمە هیچ ئەوە چی فەرمیان نییە کە دەرچوو بن لە ناو ڕوتی هەڵوێست بە فەرمی ئەعلانیان نەکردیە. باشە کاک دیار ئێوە لە بەغدان کێشەکان هێرێمی کوردستان لەگەڵ بەغدایە ئەوە بینیمانیانی چەند مانگێک موچە بەڕێکفێکیات و هەڵە گومێدێکی لەسەر هەڵچنی و بەڵامەوە دیسانە مانگە کێشە بۆ موچە دروست بۆیەوە دیسانەوە دەبینینەوە خەڵک چەند ڕۆژە موچەی وەرنەگردووە ئەم کێشانە کەی چارەسەر دەبن بەنیازن چی بکەن لە بەغدا بۆ ئەم گرفتانە؟ ئێمە وەکو ڕوتی هەڵوێست بەڕاستی هەموو هیمەتێکمان لە پێناوی ئەوەیە کە ئەو موچە هەربێ خەڵک بێهیوان نەکەن یعنی بێهیوان نەبن لەبەرەوەی ئێمە بەو پێنج کەسەی کە لە بەغداین هەموو هەوڵ و هیمەت و کۆششمان ئەوەیە کە دانیشتوانی هەرێمی کوردستان بە فەرمانبەران و بە هەموو موچەخۆرەکانی ژیانەکی شەرەفمەندانەی ئاسوودە بەڕێوە ببن ئەوە ئێمە بە بێگومان بن لەوێن دەرێ ئێمە قەڵغانە ئەساسیەکە دەبین لە پێناوی ئەوەی حەق و حقوقی دانیشتوانی کوردستان نەفەوتێ و بەڵام ئەو مماڵەیە کە حکوومەتی هەرێمیش دەیکا بوویتە مایە بێزاری لە بۆ حکوومەتی عێراقی بەڕاستی ئەوەش یەکەکە لە کارەساتەکان کە ڕەنگە بە قانون کۆمەڵک شتی دیکە بێتە سەر هەرێمی کوردستان کە ئەمە نەتوانین ئەو کاتی داکۆچی جددیشی لێ بکەین وەکوچیکەبرەوەی بەڕاستی وەکو ئەوەی کە هەموو داهاتەکان دەی بگەڕێتەوە بەغدا لە مەودووە یان مەسەلەن هەموو ئەو داهاتانەی کە دابش بکرێتن لە بۆ 50% لە بۆ بەغدایە بڕوا و گومرگەکان هەمووی بگرێ و هەموو منفەزە داراییەکان بکەوتە دەست حکوومەتی عێراقی بەپێی ئەو ئیتفاقانەی کە حکوومەتی هەرێمیش کردیتی پێش ئەوە دەستوری ئەو کارە خۆیمە بەپێی دەستوری عێراق هەرێمێکی فیدرالین و بەپێی و ڕێکوتانەش کراون لیان هەرێمی کوردستان و بەغدا ینی نیوەی داهات دەگەڕێتەوە ئێستاش بەڵێ ئەو ئیتفاقی کە کرایە لە مابینی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی عێراقی بەڵێ دەبی ئەو نیوەی داهاتە بگەڕێتەوە لە بۆ حکوومەتی مرکزی و ئەویش موچەی دابین بکە. باشە
لەگەڵ ئەوە دانیانیەوەش کە قوارەی هەرێمی کوردستان مەترسی لەسرە بە بێگومان ئەو ناکۆچیە ئەو حکوومەتەی ئێستا هەمان عقلیەتی ئیمارەتەکانی جارانی کووردە بە هەمان عقلیەت بە هەمان ڕقوقینە بە هەمان مەغروریەت کار دەکەن ئەو ڕقوقینەی ئەوانە کە لە بەرامبەریەکەیانە بە بێگومان کاریگەریتن لەسەر ئەوەی دەبێتن کە دەوروبەریش بە تایبەتی حکوومەتی عێراقی بە چاوەکی بە بەزەیانە تەماشای هاوڵاتیانی عێراقی بکە وان لە خەڵکەکەی لە بەرپرسانی عێراقیش کردیە ئەوەندەیان مماتەڵە پێکردیە ئەوانیش بێزار بووین لەو هەموو ماتەڵە بمعنایە کە حکوومەتی هەرێم دەیکات. ئێوە چی دەکەن لە بەغدا بۆەوە؟ ئەوەی لە توانای ئێمە دابیتن لە بۆ هاتنی پارە لە بۆ موچەخۆران بێگومان بن ڕناوەستین. باشە لە مای ڕابردوودان هەوڵە بوون بۆی کە نرخی بنزینی هاوشێوەی ناوچەکانی دیکەی بەغدای لێ بکرێ و لێرە منەر ئەندامێکی فراکسیۆنی هەڵوێستەرۆکی فراکسیۆنی هەڵوێستیانی لە پەرلەمانی عێراق وتی لە مانگی حوتە ئەو لیژنەیە دەست بەکار دەبێت بە دۆداچوون بۆ پرسە دەکا بۆ 50,000 بەرمیلە ئەوەی کە نەوتەی کە دەدرێت بە هەرێم و بۆی نرخی بنزین وەک عێراقی لێ ئەو بە کێ گەشتووە؟ بەڕاستی ئەو بابەتە لەبەر ئەوەی ئەو بارودۆخەی گرتنی گەندەڵکاران لە بەغدایە تۆزێک بارودۆخەکەی تۆزێک شێواند ئێمە لە هەوڵداین و باسمان کرد لە جەلسەی ڕابردوو بەندەش هەر باسی ئەو بابەتەی کرد کە چەند تەوەرەی لە خۆ گرت بوو لەسەر بابەتی نەهاتنی پارەی گەنم و دانەوێڵە لە بۆ جوتیاران لەسەر بابەتی بنزین و سوتەمەنی و لەسەر بابەتی گەندەڵیش سێ تەوەر باسم کرد ئەمە بەردەوام دەبین لەو داواکاریانە و دەشتین زیاتر فشار دەکەین کە بەڕاستی سوتەمەنی لە هەرێمی کوردستان کارەساتە ئەو نرخانەی کە ئەوها بەرز دەبتەوە و هەرداژ نابەزی کە دوای ئەوە دوێ ڕای ئەوە ئەو 50,000 بەرمیلەی کە وەردەگیرێتن ناکرێ وەکو مەدعومە لە بۆ پاڵپشتیکرایە لە بۆ هاوڵاتیان و چەندین جاریش داواکرا و خەڵکی بەرپرسی گەورەش داوای ئەوەی کرد کە ئەو بابەتە دەبی وەکو عێراقی لێ بکرێ بەڵام ئەو دەسەڵاتەی هەرێم بەڕاستی زۆر بە بێویژدانانە مامەڵە لەگەر ئەو بابەتەی سوتەمەنی دەکات لەسەر هاوڵاتیان. ئەو لیژنەیە نەتیجەی دەبێ؟ پشتیوان بەخوا کۆڵ نادەین. سپاس زۆر بەڕێز کاک دیارموفتی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی هەڵوێست سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس دەکەم.